مۆزەخانەی ڤێنە لە ساڵی 2022 بە مەبەستی چاپکردنی کتێبێک دەربارەی ژیان لە شاری ڤێنە لە بوارە جیاوازەکاندا چاوپێکەوتنی لەگەڵ 130 کەسایەتی لە کللتور و نەتەوە بوارەکانی جیاوازدا کردووە. ئەو کەسایەتیانی کە بوونەتە بەشێکی گرنگی شاری ڤێنە. شانۆکاری کورد نیگار حەسیب قەرەداغی لەم کتێبەدا بەدی دەکرێت. کتێبەکە لە 575 لاپەڕەیە بە بۆنەی ڕێوڕسمی تازەکردنەوەی ئەم مۆزەخانەیەوە لە مانگیەکی ساڵی 2024 خراە بازارەوە. لەم کتێبەدا کە بە زمانی ئەڵمانی دەرچووە نیگار حەسیب قەرەداغی باسی ئاستەنگەکانی ژیان و چۆنێتی گەیشتنی بۆ ئەوروپا دەکات و پاشان ئاماژە بە دامەزراندنی لابۆری شانۆی لالوش و کردنەوەی ماڵی شانۆی تایبەت بەخۆی و شانۆکار شەماڵ عومەر و هەروە باسی وەرگرتنی خەڵاتی هونەری نەمسای ساڵی 2022 دەکات. هەروەها لەم کتێبەدا وێنەی بابەتێکی گرنگی تایبەت بە هەریەک لەو کەسایەتیانە لەگەڵ چاپێکەوتنەکەدا هەیە و باسی لێوەکراوە و لە پێشانگاکەدا بەردەوامی هەیە و تایبەت بە چەند ساڵێک لە مۆزەخانەی ڤێنە پیشانەدرێن. ئەو بابەتەی کە نیگار حەسیب قەرەداغی هەڵی بژاردووە پارچەیەک سرکەیە کە لەگەڵ خۆی بردوێتی ساتێک لە ساڵی 1991 بەرەو ئەوروپا ڕۆشتووە. ئەو پارچە سرکەیە کە لەو ساتەوە هەتا ئەمڕۆکەش لە زۆربەی پێرفۆرمانسەکانیدا بەکاری هێناوە و مانا و بەهایەکی گرنگی هەیە لای خۆی و با شێوەیەک لە شێوەکان پەیوەندیشی تایبەتی ئەمە بە نیشتیمان و سەرچاوەی کللتوری و نەتەوایەتیەوە.